هەرێمی کوردستان و ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەیدا بوون لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم مافی بەشدارکردنیان هەبووە لە پرۆسەکەدا. دووەم، ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم لە دەرەوەی ئەو سنوورە ئاوارە بوون کە تۆماری تایبەتیان نەبوو لە کەمپەکان و ناو شارەکانی هەرێمی کوردستاندا نیشەجێ بوون. ئەمڕۆ لە پرۆسەکەدا بەشدار بوون بەپێی داتابەراییەکان ژمارەیان 497,190 دەنگدەر بوون. سێم، دەنگدەرانی هەندەران کە هیچ تۆمارێکی فەرمی بەردەست نەبووە لە پرۆسەکەدا خۆیان تۆمار کردووە بە شێوەی ئەلکترۆنی ژمارەیان 98,945 دەنگدەر بووە. چوارەم، بەپێی ئەو داتایانەی سەرەوە 4,581,255 دەنگدەر مافی دەنگدانیان هەبووە لە پرۆسەی هەرێمی کوردستان. پێنجەم، ژمارەی بەشداربوانی پرۆسەکە 3,305,925 دەنگدەر بەشداریان کردووە کە بە ڕێژەی 172.16 بووە. بەشداری پرۆسەکان کردووە ئەنجومەنی کۆمیساران 25/9/2017 لەگەڵ ڕێزدا. دوو تێبینی، یەکەمیان ئەو نەتائیجانێک کە بڵاو کرانەوە بە شێوەیەکی نافەرمی لە دەزەکان ڕاگەاندن ئەنجومەنی کۆمیساران هیچ لێی بە پرسیار نییە تاکە نەتائیجێک کە لێی بە پرسیارە ئەو نەتیجەیە کە ڕامانگەاندووە لێرەکانە. خاڵی دووەم، ئێمە لەمڕۆوە بەردەوام لەوەدان کە نەتائیجەکان کە دەگەن ئێمە داخل دەکرێن و پرۆسەکە بەردەوامە. هەوڵی ئێمە وایە کە پێش 72 کاتژمێر ئێمە نەتائیجەکان ڕابگەێنین و تیمی تایبەتی بۆ دز و بەسواسەوە کە بەردەوام کاری لەسەر دەکات تاکو نەتیجە فەرمەکە ڕادەگەێنین. بەیانی و هەر کاتێکی تر ئێمە هەر کاتێکە نەتایجی بەرایی گەشتی نەتایجی بەرایی ئێمە جارێکی تر کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دەکەین و نەتایجی بەرایی بە شێوەیەکی فعلی بە دروست بە چەند بەڵێ چەند نەخێر بە شێوەیەکی ورد لەسەر تاسەری هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکانی دەرەی هەرێم بڵاو دەکەینەوە.